هەرێمی کوردستان لە ڕۆژی پێشنیارکراو بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم نزیکە بێتەوە، بەڵام تا ئێستا لایەنە سیاسیەکان نەیانتوانیوە لە چوارچێوەی مێزێک کۆ ببنەوە و کۆتایی با قەیرانەکانی هەرێم بێنن. چاودێرێکی سیاسیش پێی وایە ڕێفراندۆم پرسێکی نیشتیمانیە، بەڵام پێویستیشە پێش ئەنجامدانی قەیرانەکان کۆتایی پێبهێنرێت. ئەم پرسە لە ململانی سیاسی گەورەترە و دەبێت دەست و بردی لێ بکەین، ڕۆژ بە ڕۆژ نزیک دەبینەوە لە وادەیە بەداخەوە کێشەی ململانی سیاسی ڕێگنەخستنەوەی بازار، گرانی، بێمبووچەیی، ژیانی خەڵک، ئەمانەش بەڕاستی پێویست بەوە کە لایەنی سیاسی چیتر ئەمڕۆ سبێنە نەکرد، چیتر لە بەرژەوەندی تەسکی حیزبایەتی لایەنێکی سیاسیەوە سێر نەکرێ. ئەم پرۆسەیەکی نیشتیمانی گەورەیە، دەبێت گەورەتر سەیر ڕووداوەکان کەین لەبەرەوەی هەنگاوی گەورەترمان لێ پێشە. شارەزایەکی بواری یاساییش سەرباری نیگەرانیەکانی لە سیاسەتی عێراق بەرامبەر باگەلی کورد پێی وایە بێ کورد سوود لەم دەرفەتە وەربگرێت. وا دەزانم گۆڕانکاریی جەوهەری لە عقلی سیاسی عێراقی عەرەبیان ڕووی نایەوە بە ئاراستەیەکی باش بۆ میلەتی کورد. میلەتی کورد نەبێت چاوەڕانی ئەو گۆڕانکاریە بێت، چونکە ئەوە تێوەڕانی ئەوانە و بۆچوونی ئەوانە و ئەوان لەسەر کەلتورێک ئیشەکەن پێیان وایە کە ئەم کورد مافی خۆی لێکە، قەواری خۆی هەبێ. ئەمە خەونێکی هەرە گرنگە، پێویستە ئینسانی کوردی لەوە بکاتەوە کە ئەم لەحزەیە هیچ جۆرە دواخستنێک لەم حەزەیانەکە، لەم خەونایانەکە، چونکە ئەمە خۆناغێک هاتوۆتە بەشەوە بە میلەتی کورد. ئێمە حرەکەی سیاسی لە هەرێمی کوردستانە پێویستە لە ئیسلاح نەوەستێ، پێویستە لە دژایەتیکردنی گەندەڵی و خراپەکاری نەوەستێ، بەڵام ئەو خەونەی کە خەونی سەربەخۆی خەونی هەمومانە پێویستە هەمومان هەموو بین بۆی کاوە خەونە بێتە دی. قەیرانی دارایی و ئەنجامدانی ڕێفراندۆم دوو پرسی جیاوازن بە بڕوای ئابووری ناسێک. هیچ پێویست نییە پێکەوە ئەم دوو پرسەیە بەسەر یەکەوە بکرێنە مەرج. بە بڕوای من بابەتی ڕێفراندۆم بابەتێکە خەون و هیوا و ئاوات و ئامانجێکی لە مێژینەی گەلی کووردە. مەوزوعەکە بە بڕوای من باش نییە تێکەڵ بکرێ بە ئەزمەی داراییەوە، یاخود بڵێن بەنەوەی کە ئەمە ئەزمەی داهارایی بکەینە مەرج بۆ ئەوەی کە پشگیری ڕێفراندۆم بکەین یان ڕێفراندۆم بکەین یاخود نەیکەین بۆ بابەتی سەربەخۆیی. بە بڕوای من ئێمە بێت دەرچێک بدۆزینەوە بۆ ڕزگاربوون لە ئەزمە کێشەکان لە عێراق و هەرێمی کوردستانە. ئەم دەرگایە با نایبنین دەرگای ڕێفراندۆم، یعنی دەرگایەک بێ ئێمە لێەوە بتوانین ڕزگارمان بێت لەو ئەزمانەی کە هەمانە کە ڕوبەڕوومان بووتەوە. ئەوەی کۆی گشتی چاودێرانی سیاسی و شارەزانی بواری ئابووری و یاسایی لە سەری کۆکن باشترکردنی دۆخی ئابووری و سیاسی هەرێما. پێویستیشە کورد بۆ پرسە چارەنووسازەکانی ئایندا بە یەکدەنگیەوە خۆی بۆ ئامادە بکات. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.